کاگعلی ئەمە شتێک وەکو خۆت وەکو باری دەرونی خۆت هەمیشە من وەکو ڕای خۆمەکە ئەو بینم هەست دەکەم تەنیاییەک لە ناختایە تەنیایی هەست بە تەنیایی یەکەیت هەمیشەش جۆرە خەمێک لەسەر دەم و چاوتە خۆت ڕائز چێ بەرامبەر ئەم قسەیە کە من ئەیکەم من هەر لە مناڵێەوە پەروەردەی خانەوادەیەکی کەم دەرامەد بوو کە ڕۆیشتین لە قۆناغی سەرەتاییە بۆ قوتابخانە هەموو هاوڵەکانم پارەیان پێ بوو شت بکڕ لە بەردەم شتانی کە دانراوە لە بەردەم قوتابخانەکە تەنها من بووم لە دوورەوە سەیرمەکردن ئەمە یەکێک خاڵێکی کە زۆر نەهامەتیمان بینیەوە وەکو کەسێک لە ناو خێزانێکە سێ برای شەهیدیشم هەیە بەڵێ زۆر حەز بە تەنیاییەکەم ئەو تەنیاییە وای لێکردوم کەم دوو بم زۆر جار حەزم لە قەڵەباڵخی نییە زۆر جاریش دوور ئەکەومەوە یا بەناو پیاسەکردنێکەوە دوور ئەکەومە و دوای دێم بۆ تێکەڵاو من هەستی پێەکەم کە بەسەر شەقامەکانە ڕووی چاو لە هیچ نییە قسەی کۆتایی ڤار دەیکات.